کاسبکارانی ناوچەی پیشەسازیەکی سلێمانی گردبوونەتەوە دژی پێدانی کۆمەڵێک باج و ڕسومات کە ساڵانە دەبێت بیدەن با کۆمپانیایەک کە لەلایەن حکوومەتەوە دیاری کراوە. زاحەبدووکان لەوێ ئیشەکە پارە پێیاکە کە پارەکەی دەری نەکاتەوە شاگردەکەی نەک پارەکەی بۆکەم کاتەوە گەری دەرکردنیشیە لەبەرەوەی لەوێ کابران نەپارەی بۆ پێیاگرێ ڕۆژی 40,000 پێیاکە 25 بە شاگرد پارەی کارەبا پارەی خواردن پارەی کرێت دوکان پارەی چی بە هەمووی ساحەبدوکانەوەی کە بینی سان 80 شاگردن ئەوانە هەمووی دەرەکرێن کە دەرکراتەوە و تۆ بژێویژیانە لەسەرم دوکانێ دەرەکری لە شوێنتری شاوەرناگیری. ئەو کاسبکارانە دەڵێن ساڵانە دەبێت زیاتر لە 6 ملیۆن دینار بدەنە کۆمپانیاکە کە زۆر زیاترە لە داهاتی ماندووبوونی خۆیان. شۆسەی دوگانەکە 500,000 لەسەر داناوین ساڵانە ئەو جەمالۆنیەتە پێشەوە 500,000 لەسەر داناوین ساڵانە بەردەم دوگانەکە بە هەمان شێوە ئاوەڕۆی سەربان کە یێتە خوارەوە ئەویان لەسەر بە باش دروستکردوی باراناو کە لە سەربان یێتە خوارەوە 250,000 پارەی زیادە نووسیوانە 250,000 وەزایدەن پارەی خۆڵ فەرموو ئەمە کڵێشەکەیانە تقریبان ساڵانە 6 ملیۆن دینارەکە. باج و ڕسوماتەکان بە شێوەیەکە کە بۆ هەڵواسینی تابلۆی سەرەکی سەر شوێنی کار 30,000 دینار و تابلۆی سەر بینا و تەنیشتی بینا 20,000 دینار و تابلۆی لێزەری یان تەلەڤیزیۆنی 120,000 دینار. هەروەها سزادانیان لە بەرامبەر فڕێدانی خۆڵ و خاشاک بە 50,000 دینار و داننەنانی حاویەی خۆڵ 75,000 دینار و بە فیرۆدانی ئاو 100,000 دینار و بەکارهێنانی شۆستە و شەقام 500,000 و دروستکردنی چەرداخ و جەمەلۆن 500,000 دینار و دەیان جۆر باج و ڕسوماتی دیکە. خاوەنکارەکان دەڵێن ئەو باج و ڕسوماتانەی دانراوە دەبێتە هۆکارێک بۆ گرانکردنی نرخی کەلوپەلەکان لەسەر هاوڵاتیان. لەبەرەوەی ئەگەر من بۆ مەساریفی زیاترم لەسەر بێ سعرەکەی زیاد بکەم بحقیقت يعني ئەگەر پارچەیەک زاران بە 20 دلار فرۆشتمەوە مەجبورم لەمەوە بیدەم بە 30 دلار لەبەرەوەی مەساریفی لە باتیەوەی من 800,000 و کرێ شاگرد و ئەوانە بێت مەساریفەکە بەچێت سەر و 3-4 ملیۆن و مانگانە تێگەی لەبەرەوەی پارچەکە لە باتیەوەی 2 دلار خێری خەمەسەر بێت 10 دلار خێری خەمەسەر. سەرۆکی کۆمەڵەی پیشەوەرانی کوردستانیش لەگەڵ شارەوانی سلێمانی لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکەدان. پەیوەندیمان کرد بە شارەوانی سلێمانی خۆم چوم لەوێ لەگەڵ شارەوانی سلێمانی دانیشتوم بەڵێ نووسراوەکان لێگرتن ئێن بە پلاندانە قسە ئەکرێ خۆ کابرا ناتوانێت سەرکی شارەوانی بڵێ ئەوە تەواو ڕەفس ئەبی ئەویش هەر لێ کوڵی بکرێت لێ پرسا بکرێت لەگەڵ کەسانی کەشە پەیوەندیمان کردووە لەگەڵ بەرپرسەکانە پەیوەندیمان کردووە کێشەکە چارەسەر بکرێت. بڕیارەکە ڕۆژی 8 مانگ دراوە با کاسبکاران و گردبوونەوەیان لە پێناو دۆزینەوەی ڕێگەچارەیە بۆ ڕزگاربوون لەو باج و ڕسوماتانە. ڕێزان محەممەد، کورسستان نیوز، سلێمانی.